بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی زیاتر لە 7 مانگە هەڵبژاردن لە عێراقراوە بەڵام تاوکو ئێستا حکوومەت پێک نهاتووە و هەرێک لە هاوپەیمانی سێقۆڵی و چوارچێوەی هەماهەنگی گەشتونەتە چاقبەستون و لەسەر پێکێنانی حکوومەت ڕێک ناکەون لە دوایین وتاریشیدا سەدر باز لەو دەکات بۆ ماوەی مانگێک دەبن بە ئۆپۆزیسیۆن لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید قسە لەسەر چاقبەستووی دۆخی سیاسی عێراق هەروە بڕیارەکانی دادگای فیدرالی عێراق سەبارەت بە پرسینەوت و ئایندەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداش دەکەین مامۆستا بەخێر بن سوپاس بۆ سپاس دەکەین بەر لەوەی کردین سەر پێکێنانی حکوومەتی عێراق لە پرسینەوتەکەەوە دەست پێ بکەین پرسینەوت بڵێن ئەوە سێ مانگ تێپەڕ دەبێت بەسەر بڕیارەکەی دادگای فیدرالی لەبارەی نەوتی هەرێم لەو ڕۆژانەدا بڵێن وەزارەتی نەوتی عێراق نامێکی ئاراستەی کۆمپانیەکان کردووەیان کارەکانیان بۆ وەستێنیان لەگەڵ عێراق ڕێکەوتن بکەن دۆخەکە چی بەسەر لەبارەی نەوتەوە بڵێن بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ کەناڵی پەیام کاک حاکیم ڕاستیەکەی بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی لە کاتی خۆیان جۆرێک لە شۆکی دروست کرد بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان چکە ئەو سکاڵایە سکاڵای 10 ساڵ پێش ئێستا بوو سکاڵایەکیانی 2009 و سکاڵایەکیانی 2012 بوو بۆیە ئەو سکاڵایە چەند فترەیەکی زەمەنی دواخرا بوو دوجار لە دۆخێکی ئالۆزی وەکو دوای نەتایجی انتخابات و دروستبوونی تەحالفێکی تازە کە تەحالفی ئینقاز لەلایەن پارتی و حەلووسی و سەدرۆ و لە مقابلات تەحالفی چوارچەوەی هەماهەنگی و ئەوانی دیکە بۆیە بڕیارەکە کە بڕیارەکەی ئەعلان کرا بە شێوەیەک لە شێوەکان هەرێم دۆخێکی ئالۆزی بۆ بەخۆیەوە بینی و بۆیە کەوتنە ڕەتفیعل لەوەی کەوە محکەمەی ئیتیحادی دەستور نییە بڕیارەکە نادەستوریە کۆمەڵێک لەم قسە و قسەڵۆکانە هەر ئەو کاتە ئێمە پێم وابوو لەگەڵ جەناب تا بەرنامەیەکمان کرد کە بڕیاراتی محکەمەی ئیتیحادی باتوە ملزم جێبەجێەکرێ و کەس بۆی نیەتانەی لێبدا بەڵام ئەم بڕیارە ئەیەوێت چونکە تەبعاتی ئەم بڕیارە لەسەر وەسەتی داخلی لەسەر وەسەتی ئەقلیمی لەسەر وەسەتی دەولی هەرسێکیان کاریگەری هەیە بە تایبەتی ئەم مەسەلە تەنها پەیوەندی بە نێوان هەرێمی کوردستان و بەغداوە نیە پەیوەندی بە ئێران و تورکیاوە هەیە پەیوەندی بە لە ئێستادا شەڕی ئۆکراین و غاز و نەوتی رووسیا هەیە بۆیە تەداعیاتی سەرکێشیە بۆ چەند ساڵی داهاتوو و ئالیەتی جێبەجێکردنی بڕیارەکە پێویستی بە جۆرێک لە مرونە هەیە چونکە جێبەجێکردنی بڕیاری دادگای باڵای فیدراڵی بە شێوێک لە شێوەکان دەبێ بەرژەوەندی باڵای وڵات بپارێزێ هەندێک جار دۆخێکی سیاسی ڕەچاوەکە هەندێک جار دۆخی ئەمنی ڕەچاوەکە بۆیە هەر کاتی خۆی باسمان لەوە کرد ئەم بڕیارە بە ئاسانی جێبەجێ ناکرێت بەڵام جێبەجێکردنی ئەبێ حتمی بێ و تا ئێستا ئەوەی کایبینین لەسەر مەشەدی سیاسی واقعەکان کردو یاخود تەناو فشارێکە بۆ سەر ئەگەر ملاحەزە بکەیت بە کۆمەڵێک قۆناغ وەزیری نەوتی ئیتیحادی داوای لە هەرێمی کوردستان کرد دەست بکەن بە دانووسان لەسەر و بابەتە وەفدێکی هەرێم ڕۆیشتن قسەیان لەگەڵاکردن و نیازی خۆیان یان و پلانی عێراقیان پێوتن پلانی وەزارەتی نەوتی عێراقیان بە هەرێموت کاوە کۆمپانیایەک دروستەکەن و بە شێوێک لە شێوەکان لە ژێر هەنمێنەی دەوڵەتی ئیتیحادیا بێ و بڕاتە حسابێک و حسابەکە زیادەکەی هەرێمی ئیسفادەی لێ بکە کۆمەڵێک لەم قەزیانە بەڵام هەرێم خۆیانیان تێنەگەیان لەو ئیجراعاتانە بۆیە حکوومەتی ئیتیحادی وەزارەتی نەوت بڕیاریان دابوو لەسەر سێ ئاست بجوڵێن ئاستێکیان ناوخۆیی بێ شەریکەی نەوتی وەتەنی کاوە کێشە داخلیەکان ینی ئەوەی پەیوەندی بە نەوت هەیە لە داخلی عێراقا دیراسەیەکا و لەسەر ئەو مەلەفەیشەکە وەزارەتی نەوت خۆی هەڵاسێ بە دوو فاکتەر یەکەمیان با بڵێن دوو ڕێگەی یەکەمیان مامەڵەکردن و ڕاستەخۆ لە ڕێگەی دیبلۆماسی و قسە لەگەڵ تورکەکانەکە دەوڵەتی تورکیا کە ئەو نەوتەی ئەیکڕن نەوتێکە محکەمەی ئیتیحادی بڕیاری داوەکەوە نەوتێکە ئەبێ عێراق مامەڵەی پێوە بکە خاڵی دووەمیان تەعاملکردن لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە عەقد و گرێبەستیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە قسەش لەگەڵەوانەکەن چکە لە موازنەی 2021 وەزیری نەوت لە لیژنەی مالیە زیاتر لە جارێکەوەی وتی من ئەگەر بوارم پێ بدەن لە ماوەی 3 مانگە هەموو کۆمپانیا نەوتیەکان ئەبینم و دیراسەی هەموو عەقدەکانەکەم چونکە محکەمەی ئیتیحادیش ئاماژەیەکی تایە بۆ چاوخشانەوە بە عەقدەکان و بە گرێبەستەکانە و هەموارکردنەوەی ئەو گرێبەستانە بۆیە هەرێمیش لەو ئیلتیزاماتە دەرەچوو بەڵام دیارە هەرێم هەر بە دوای ئەوە ئەگەڕێ یاخود بە شێوەیەک لە شێوەکان پێچێ
جۆرێک لە پاڵپشتی کرابێت لە دنیای دەرەوە لە هەندێک وڵاتی ئەقلیمی و هەندێک وڵاتی نێودەوڵەتی بە تایبەتی 500,000 نزیکەی 500,000 بەرمیل ئەگینا خۆی لە 430,000 بەرمیلە سەرۆکی حکوومەت لە مؤتەمەری تاقا باسی لەوە کرد 500,000 بەرمیلەکەەوە زۆر جارە و ڕقەمانە بەرپرسێکی باڵا لە هەرێمی کوردستان لە ڕقەمێک ڕاستەوخۆ تەرحەکە ئاخاتە ناواقعەکە دوایە بێتە ماڵ لەسەر هەرێمی کوردستان لە ئێستادا 6,000 بەرمیل کەمی کردووە بەوەی ئەو حسەی شەریکەی ڕۆزنەفتی ڕووسی کەواتە 360,000 بەرمیل ماوەتەوە کە هەرێمی کوردستان ئێستا ئەتوانێت تەزدیریکە ئەم مەرحلە دیبلۆماسیە و مەرحلە ناوخۆیەکە ئەگەر سەری نەگرت ئەوە خیاراتی تریان دیراسە کردووە واگەڕێن بۆ لاوااسترین حەڵقەی هەرێمی کوردستان کە بزانن ئایا ئەو بیرە نەوتانەی کە کەوتونەتە مەناڵتیقی جێناکۆکەوە بە شێوەیەک لە شێوەکان لە ژێر پاساوی عادەت انتشار القوات چۆن لە کەرکووک بە ناوی ئەوەوە کردیان کاتێک کە هاتنەوە کەرکووک سوپای عراقی گەڕایەوە کەرکووک ئەم پاساوایان بەکارهێنا چونکە لە دەستورە هاتووە نابێ جێش بەکاربێنرێت لە حەلی نزاعاتی داخلیە ئەوان ئیعادە ئینتیشاریان بەکارهێناکەواتە جێژ لەو شوێنانەی کە بووە ئەگەڕێتەوە ئەو شوێنانە ئێستا ئەگەر ملاحەزە بکەیت کێڵگەکانی بای حەسەن و ئاوانە کاتی خۆی حکوومەتی عراق لەو منطقانە بوون یعنی ئەوان ئەتوانن لەژێر ئەو پاساوا کە ئیعادە ئینتیشارەکەن ئەچنەوە ئەو منطقانە بۆیە بڕیارەکە بە قۆناغ جێبەجێەکرێت تا ئێستای لەگەڵا بێ زروفی سیاسی نازانین بەرەوکەوەچێ بەڵام ئەوەی کە هەیە گۆڕانکاریەکی گەورە ڕووەدا لە باش ئەوە چی بۆ بڵێن کۆمپانی نەوتی باکوور کێستا سکاڵای تۆمار کردووە لەسەر ئەوەی کە کێڵگەی نەوتی خۆرماڵە کێستا لەژێر کۆنتترۆلی هەرێمدایە ڕۆژانە 175,000 بەرمیل بەرەم دێنێت کێڵگەی غازی کۆرمۆر کە داوای دەکات و دووبیریش کە دەڵە تازە لێدراون لە سەر بە کێڵگەی بای حەسەن دراسەیەک هەیە فواد قاسم ئەمیر کردوێتی فواد قاسم ئەمیر باسی حقولی حالی و حقولی مستقبلیەکە ئەڵێ ئەگەر جەدەلەن ڕازی بووین بەوانەی کە هەرێم حقولی حالی لەکوایە خۆی لەکوێ دەستی لێ کردووە لەوانە بتوانێت بەرهەم بێنێ بەڵام ئەڵێ هەرێمی کوردستان لە کۆمەڵی کێڵگا دەستی بە دەرهێنان و فرۆشتنی نەوت کردووە کە حقولی حالی بوو حقولی حالی بوون ئەوانەی کە هەرێم ئەڵێ ئیشی لەسەرەکە حقولی مستقبلی ئەڵێ زۆر کێشە نییە چونکە دەستور جۆرێک لە مۆڵەتی داوە ئەو یاسایی کە لە هەرێم و محکمەی اتحادی هەڵی وەشاندەوە ئەو یاسایە بە شێوەیەک لە شێوەکان مامەڵەی بەوە کردبوو بۆیە یەکێک لەو کێشانەی کە هەیە ئەو حەقلانن چونکە حەقلی نەوت لە یەک شوێنان نییە ئەمانە تۆڕێکن کۆمەڵێک بیرن جاری وا هەیە گەنە 20 بیر 30 بیر ئەوانە ڕەبتیان بە یەکۆ هەیە تعامل لەگەڵ یەکێکیان وەک وایە تعامل لەگەڵ هەمویان بکەی ئەو کێشەی ئەگەر لە ساڵی 92 لە کۆیت دروست بوو هەمان ئەو کێشەیە چونکە کۆمەڵی بیریان دەستکاری کردبوو لەسەر شەریتی حدودی نێوان عراق و کۆیت بوو بۆیە بیری نەوت تەبیعەتێکی تەبیعەتەکان شادەمارەکانیان بەیەکۆیە بۆیە هەرێمی کوردستان لەو ماوەیە ئەویستی بە حکمی کەمکردنەوەی ئینتاج لە چەند کێڵگەیە گەیشت بکە یا لە چەند بیرە گەیشت بکات چونکە کێڵگە حەقڵێکی گەورەیە لە چەند بیرە گەیشت بکات بۆیە وەزارەتی نەوتی عراق معلوماتیان هەبوو کە هەرێمی کوردستان لە ڕێگەی پۆلیسی نەوتەوە بە شێوێک لە شێوەکان کۆنتترۆڵی ئەوینیان کردو و ئیسفادەیان لەو کاتە کرد کە ئەو منتیقەیە فەجوەیەکی تا دروست بووە بە لەسەر ئیجازەی کازمی پێشمەرگە گەڕایەوە و ناوچانە بۆیە ئێستا شەریکەی نەوت باسم بۆ کردی کە ئەوە شەریکەی نەوت دیراسەی ئەو واقع ناوخۆییەکە کە منطقەی ناو عێراق گرێتەوە بە تایبەتی منطقەی متەنازع عەلەیها جاوە ئەو منطقەی کە غازی لێیە و پێشتر حکوومەتی عێراقی لێبووە لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە ئەوان دیراسی ئەوەیەکەن بزانن لەکوێ ئەتوانن ئەگەر هەوڵە دیبلۆماسیەکان سەریان نەگرت کەمە لە زۆرێک لەو بەرپرسانم بیستووە من کە ئەوانە محاولەکەن ئەگەر هەوڵی دیبلۆماسی سەری نەگرەوان ئەتوانن بە ئەوان بۆیان هەیە یا خۆیان ئیدعایەوەکەن کە ئەوان ئەتوانن ئیعادە ئینتیشار بکەنەوە لەو منطقانەی بە تایبەتی مەسەن خۆرمەلە کە شادەماری نەوتی هەرێمی کوردستان و لە 142 نەوتی هەرێمی کوردستان بەرهەمەهێنێ ئەو کێڵگەیە ئەگەر سقوت بکە
ئیتر هەرێمی کوردستان شتێکی وای بەدەستەوە نامێنێ 200,000 بەدەستوێمێنێ ئەو 200,000 بێ سەی با بە کۆمپانیەکان سەدی بۆمێن لە سەیش زیاترا چونکە سەرۆکی حکوومەت دەڵێ لە سا 40 داهاتینەوە دەگەڕێتەوە بۆ خەزیێنەی حکوومەت واتە لە سا 59 ڕوا بۆ کرێی نقل و کۆمپانیا و حەفر و ئیستیکشاف و ئەوانە بۆیە ئەگەر 200,000 بەرمیل نەوتیشی بۆ بمێنێتەوە دوجارە بێتە خاوەنی لە 100,000 بەرمیل کەمتر هەرێمی کوردستان بە 100,000 بەرمیل نەوت بەو سیارەیەش ئێستاشۆ ئیدارە نادرێت ئایا ئەگەر سیارەکە کەمی کرد هەرێم چی حاڵەتەی بۆیە ئەیانەوێ ئەگەر هەوڵی دیبلۆماسی سەری نەگرت دوجار پەنا برن بۆ هەوڵێکی لەو جۆرە باشە بەس باشتی مژارە ئێستا بۆ هەرێم چییە؟ ئەوەیە کار سوور بێ ئەوەی کە بڕیارەکە جێبەجێ ناکات نا هەرێمی کوردستان هیچ خیارێکی نییە کاک حەکیم ڕاستیەکەی هەرێمی کوردستان هیچ خیارێکی نییە ئەوەشی کە ئیکا لەگەڵ یەکەم بەرنامە لەسەر دوای بڕیاری محکەمەی ئیتحادی هەر لەم منبەرە بەڕێزەی ئێوە باسمان لەوە کرد کە هەرێم خۆڕاپسکاند و مجازەفە و ملەجەڕ ئەوانە دادی نادا چونکە سیاسيا واقتصاديا حكومة اتحادي وأحزاب سياسي عراق بمقتضى صدري بحل بوسيشوا سورا لسروية بملف طاقة لجير هيمنة حكومة اتحادية يعني بدلني أيوة من لخلق السنة برسيو لنا وقيادة السنة كان لقل حل بوسيان وتم رأي خوتان أزانم تشكل لقل يعني بوم ولا لجنة معلي وحول صار بيكوبين وأزام وجه النظر يعني شونه وتم رأي تياري صدري أم تحالفه كهزيكي كردي كردوتي لقل سائرون لقل تياري صدريا لو أشياء بوان بلو ملفين نوتو أوانا بارزاوبن لم خلا وتي دڵنیا دەکەمەوە کە سەدریەکان زۆر تونترن لە با بڵێن جەماعەتی ئیتار لەسەر مەلەفی نەوت هەموویان کۆکن مەسەن با بڵێن تا ئێستا لە ناو سیاسی عێراقیەکانە لە عەمار حەکیم نەرمتریان تیان نییە مەسەن وەزیری نەوت سەر بە تەیاری حیکمەیە و عەمار حەکیم لە دەیان لیقاعاتە باسیەوەی کردووە کە منطق نییە نەوتی هەرێم بەو شێوەیە ئەفرۆشەوە بەو شێوەیە دەرەهێنرێ بەو شێوەیە بەهەدەردانی تیاکرێ بۆیە کاک حەکیم هەموو هێزە سیاسیەکان سیاسیەن لەگەڵ ئەوان عێراق هین نەبێ عێراق فرەگیرفان نەبێ سیستەمی دارایی عێراقی جوایە یەک خەزیانەی موحەد هەیە کە هەموو داهاتەکان لە سنووری دوای دابەشەکرێ لە ڕووی سیاسیشەوە نەوت وەکو فاکتەری هێز بەکارهێنراوە مەسەن لە هەرێمی کوردستان تا ئێستا هەرێم جۆرێک لە جۆرەکان منەتی بە عێراق نەبوو حسابی بۆ عێراق و بڕیاراتی عێراق نەکردو بەهۆی ئەو فاکتەرە هێزە کە خۆی داهاتێکی زۆری لەبەردەسا بۆ بەهۆی نەوتەوە و ئێستش داهاتەکە مەسەن مانگی پێش و ملیارێک و 128 ملیۆن دۆلار هاتوۆتە ئیراداتی نەوت بووە ئەمە فاکتەرێکی هێزە هێزە سیاسیەکان لە ڕووی سیاسیەوە بیرەکەن و کەم فاکتەری هێزە لە هەرێم نەمێنێ بۆ ئەوەی چەسپاندنی سیستەمی فیدراڵی بە شێوەیەکی گونجاو بە پێی ئەو قانونانەی کەیە چ دەستور بێ چ قانونی داری مالی بێ چ ئەو قانونی اتحادیانە بێ کابێ خاڵی دوو اقتصادیەن مەلەفی تاقە وەزارەتی نەوت ئەیەوێ بە یەک سعر بفرۆشێ مەسەن یەک بڕیار هەبێ چەندێک ئینتاجەکەن چەندێکە دەنە سێلاکی محەلی چەندێک تەزدیرەکەن بە چه وڵاتێکە فرۆشن چکە ئێمە لە بیرمان نەچێن نەوت کە سیلعەیەکە وەکو سیلعەیەکی ئابووری مامەڵی پێکرێ و داهاتێک دێتە دەسە سیلعەیەکی سیاسیشە ئێستا مەسەن ڕووسەکان مراقبەی هەموو دووەلی خلیجەکەن مراقبەیەکی توندی عێراقەکان مراقبەی هەرێمی کوردستانەکەن ئایا ئەیانەوێ ببنە بەدیل بۆ 10 ملیۆن بەرمیل نەوتی ڕووسی کە لە ئێستادا رووسیا کاتێکی زۆر بەهێزی لە دەساویش نەوت و غازە ئایا هەرێم مجازفەی واکا کە بێتە بۆیە وەکو ئەوەی کاکاڵایەکە و سلعەیەکە داهاتێکی زەبەلات دێنێتە بەردەست بە هەمان شێوە سیلعەیەکی سیاسیە بەکارهێنرێ وەک فاکتەرێکی هێز بۆیە نەوتی هەرێم لەو پێشکە تەنها ئیشکالمان لەسەر داهاتەکەی هەبوو کە داهاتەکەی بوو بۆ نقمەت خەڵک بێموچە بوو مەحروم بوو بەرپرسەکان و هێزە سیاسیەکان ئەوانەی سەیترەیان هەیە لەسەر مەلەفی نەوت توانای ئەویان هەبوو زیمەم بکڕن ئیعلام بکڕن کۆنتڕۆڵی هەموو جومگە سیاسیەکان و بوو بوونە شەریکی حتا پەرەمێز فرۆشێک لە بازاڕە بۆیە نەوت وەکو ئەوەی کە سلعەیەکە سلعەیەکی ئابووریە سلعەیەکی سیاسیشە بۆیە لەسەر ئەم دوو فاکتەرە هێزە سیاسیەکانی عێراق بە متەحالفینی پارتی و یەکێتیوە هەمویان هەمان ڕێیان هەیە نەوت نابێت تەجزیە بکرێت لە عێراقا وەزارەتی نەوتی اتحادیش خۆی بۆ خۆی ئەڵێ کاتێک حیسەی ئۆپێکم لەسەر تهدید دەکرێت
ئەڵێ بێ منەوە حیسەیە کە لە عێراق کەمێکەمەوە بە هەمان شێوە هەرێم کەمی کاتەوە بەڵام ئەگەر هەرێم سەربەخۆنەوە بفرۆشێ من ناتوانم تەدەخل لە حیسەی هەرێما بکەم بۆیە ئیحراجیەکی زۆر دروست بوو بۆ عێراق لە کاتی ئۆپێک پلەس وەنە کە عێراق حیسەیەکیان لەسەر دانابوو کە کەمی کاتۆ هەرێمی کوردستان پابند نەبوو پابند نەبوونی ژواکە ئێمە شتێکمان هەیە پێوتێ حربی ئەسعار لە ناو ئەدەبیاتی اقتصادی نەوتە شتێکی پێوتە حربی ئەسعار مثلەن بە چەند سنتێک فرۆشتنی لە وڵاتێکی تر واکە مشتری ئەو وڵاتە چۆن دوکان لە پاڵێکە منافەسەیان هەیە چۆن مشتری بۆ خۆیان ڕاکێشن ئیترەوە بێتە منافەسەی گەورە زۆر جار کێشەی گەورەی لێ دروستە بێ حربی ئەسعار لە مەسەلەی نەوتە زۆر خەتەرناکە لەبەرەوەی سعودیە خاوەنی 10 ملیۆن بەرمیل نەوتە بە دابەزاننی نەوت بە چەند سنتێک گەورەترین زەرەردا لە وڵاتەکانی تر چونکە ئەو زەرەرە گەورە ناکات چونکە حەجمی فرۆشتنی ئەو زیاترە لە حەجمی فرۆشتنی عێراق مەسەڵەن عێراق لە ئەوجی تاقەی خۆیان توانیوێتی 4 ملیۆن بەرمیل نەوت بفرۆشێ بەڵام سعودیە توانیوێتی 12 ملیۆن ئینتاج بکات 10 ملیۆنی ڕاستەوخۆ بخاتە بازاڕ وڵاتێکی وەکوی رووسیا 10 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشێ ئەمانە ئەتوانن بە چەند سنتێک مشتری ئەمانی تر هەموو بکردن بە تایبەتی لە ڕووی سیعرەوە لە ڕووی کوالیتیەوە جیاوازی هێنەوە پرسیارێکتر لەسەر دۆسینێت دواترسین سەر دۆسیتر سەبارەت بەوەی کێ سەبەرپرسانی هەرێم دەڵێن باشترین شت دەرکردنی یاسای نەوتوغازە کێ ڕێگر بوو ئایا یاسای نەوتوغاز لە پەرلەمانی عێراق دەرچێ لە بەرژەوەندی هەرێمدا دەبێت بەم پێکاتە ئێستا من لەو خولان نەبووم کە 2007 یاسای نەوتوغازی اتحادی چۆتە ناو پەرلەمان بەڵام ئەوانەی کە بینی و منجا ئەمە ئەبێ ڕاستکرێتەوە کە وەزیری سامانە سروشتەکانی هەرێم فشاری بەکارهێناوە و نفوزی خۆی بەکارهێناوە و هێزە کوردیەکان با بڵێن معرقلی ئەساسی بوون کە نانهێشتوە قانونی نەوتوغاز لە عێراقدا دەرچێ بە خاتری ئەوەی خۆیان قانون نەوتوغاز بکە ئەگەر ملاحەزە بکەیت لە قانون نەوتوغازی هەرێم لە ماوەی 48 ساعتە چووەتە پەرلەمان و مناقەشە کراوە دەنگی لەسەر درراوە بۆ چونکە تەوسیەیەک هەبووە کە مادەم عێراق ئێستا قانونی نەوتوغازی نییە ئێوە ئەتوان مادەی 120 دەستور بەکاربێنن ئەگەر ئێوە قانونێکتان هەبێت لای خۆتان لە ئەو قانونە لە عێراقا نەبێت دوایش قانوندانرا ئەولەویەت بۆ ئێوەیە بەڵام 2000 محکەمەی اتحادی ئەم ڕێسەشی کردەوە بەخوری بۆ بڕیاریدا لەسەر نادەستوری قانونی نەوتوغاز لە هەرێمە پێکاتەی پەرلەمانی عێراق ئێستا لە بەرژەوەندی بڵین هەرێمە یاسای نەوتوغاز دەربچێکە بەرپرسانی دەڵێ وەکو چارەسەرێک ئێستا سەیری دەکەن من بۆم باس کردی کاک حەکیم هەموو سیاسیەکانی عێراق بە سوننە و شیعەوە کۆکن لەسەر ئەوەی سیاسیەن ئەمە سلعەیە کە سیاسیەن مامەڵەی لەگەڵاکرێ مەسئلەی نابێ جووبی با بڵێن ئیرادات هەبێ نەود لە عێراقا نابێ داهات لە عێراقا نابێت تەجزیە بکرێ بێ خەزانەیەکی موحەد هەبێ لەو خەزانە موحەدەوە هەمومان پشتی خۆیان وەربگرن وەزارەتی نەوتی اتحادی بە هەموو کادیرەکانی چونکە کادری وەزارەتەکانی عێراق کادری سادە نین هەمویان کوڕی ئەو وەزارەتە بوون بۆیە وەکو وەزارەتیش ئەیانەوێ هەژمونی تەواویان هەبێ بەسەر مەلەفی تاقات جا تاقەکە نەوتە گازە بەنزینە غازە کە ئێستا باسەکرێ بۆیە دڵنیا بە حتا قانونی نەوتوغاز لە بەغدا دەرچێ بە بەرژەوەندی هەرێمی کوردستان نابێت کە خەیاڵ پڵاوانە بی لەوە بکاتەوە کە ئەتوانێ جارێکیکە ئابووری سەربەخۆ یان نەوتی سەربەخۆ بفرۆشێت سەبارەت بە مەترسی سەر هەرێم جگەرەوەی کە باز کرد ڕەنگە بڵێن هێزدا دەوروبەری بیرەنەوتەکان کۆبکەنەوە مەترسی تر هەیە باڵێزی ئەمریکا لە عێراق ینی زۆر وازەح من نازانم هەرێم مەترسی لەسەر قەوانین هەرێم خۆی دیراسەکە یانە ئەمان نازانم حتمما ئەبێت دیراسەیان کردوێ بەرپرسان چکە بەرژەوەندی شخصی خۆیانی تایە وەکو هێزی سیاسی ئایا ئەم مەترسیانە تەوقعیەکەن یانە چونکە ساڵی پارجنێن بلاسخارد زۆر بە ڕاشکاوی وتی مەرج نییە واقعی هەرێم وەک خۆی بمێنێ مەسیجێکی زۆر ڕوون و ڕاشکا بوو بە بەرپرسانی هەرێم بەڵام گویان لێ نەگرت ئێستا ماتێ تۆلەر کە هاتووە زۆر بە ڕاشکاوانەتر ئەڵێ چۆن جنێن بلاسخارد پێیوتن منیش بە هەمان ڕێتم پێتان ئەڵێم مستەقبەلی هەرێم ئابە و شێوەیە مامەڵا بکەن سەقامگیر نابێ لە خەتەرایە بەرەو هەڵدێر ئەڕوا بۆیە ئەبێ گوێ لە خەڵکی ناوخۆ بگرن دڵسۆزانی ناوخۆ بگرن گوێ لە ئەوانە بگرن کە دۆستیانن لە بەغدا چکان هێزی سیاسی هەن کە زۆر دۆستی بەرپرسانی هەرێمی کوردستان بوون
واقعەکە بخوێنەوە ئێمە محکومین بە جوغرافیایەکی سیاسی کاک حەشیم هەرێمی کوردستان محکومە بە جوغرافیایەکی سیاسی کە بەشێکی هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بەشێکی هاوسنوورە لەگەڵ تورکیا بەشێکی هاوسنوورە لەگەڵ سووریا بەشەکەی تری ڕەبتی بە عێراق هەیە ئەم جوغرافیایە محکومە لەسەر هەرێمی کوردستان ئەبێ هەرێم لە چوارچێوەی ئەم جوغرافیایە ئێمە شوێنەکەمان هاوحدود نین لەگەڵ سوید و نەرویج و بریتانیا و ئەمریکا مەترسێک لە سەر قوارەی هەرێمەگەر دروست بێ گەندەڵی و بڵێن عینادی ئەوانە دروستی کردو یا خوتەڕەش ینی هەر مەترسیەک لەسەر با زۆر ڕوون و ڕاشکاو بڵێم هەر مەترسیەک لەسەر هەرێمی کوردستان دروست ئەبێ بەرپرسانی ئەو هێزە سیاسیە باڵادەستانەی کە تا ئێستا عینادیەکەن لەسەر ڕادەستکردنی مەلەفی نەوت ئەوانە بەرپرسی یەکە من ئەویش بە دەرەجات پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەرەجەی دووەم بزوتنەوەی گۆڕان بە دەرەجەی سێم چکەمە سێ هێزە پێگنەرەکەی هەرێمی کوردستانە پێگەێنەری حکوومەت دیوەکەی دیکەی ئەبێ هێزە سیاسیەکانی تر ئۆپۆزیسیۆن جا ئەوە کۆمەڵی دادگەریەکە یەکگرتووی ئیسلامیەکە نەوەی نوێیەکە بزوتنەوەی هەر هێزێکی تری سیاسی ئەمانە کە ناویان هێزی ئۆپۆزیسیۆن زۆر بەڕوون و ڕاشکاوی ئەبێ بە زەماوەری خەڵکی کوردستان بڵێن مەسئولیەتی خۆیان لەژێر ئەم قەزیا بەڕوون و ڕاشکاوی ئایا لەگەڵ ئەوەن مەلەفی نەوت ئیشرافێکی وەتەنی بکرێ نیشتیمانیانە ئیشراف بکرێ بەرژەوەندی هەموو عێراقیەکان بپارێزێ یاخودنا ئەم ڕوون و ڕاشکاوی پێویستە هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەمەژین بکەن بۆ چونکە ئەو مەسئولیەتەی کە لەسەر شانیانە بە مجەڕەدەوەی کە لە حکوومەتانین لەسەر شانیان لا ناژێ ئەبێ ڕوون و ڕاشکا و قەنەعەتی خۆیان بەیانکەن لەسەر ئەو بڕیارەی محکەمەی ئیتحادی لەسەر مەلەفی نەوت و غەست هەردوو هێزە باڵندەکە بە مەترسی دەزانین لەسەر هەرێم لەسەر ناوخۆشی ینی شیانەی کە کردویانە قوارەی هەرێم هەر شتێکی بەسەر بێ عەرزم کردی و دووبارە یەکەمەوە ئەم دوو هێزە سیاسیە بە دەرەجەی یەکەم و دووەم هێزی سێم کە بزوتنەوەی گۆڕانە پێگەێنەری حکوومەتەکەی چکە ئەمە دوجار بڕیاری بەدەمەوە چوونی قەراری محکەمەی ئیتحادی حکوومەت دەیکا خۆ پەرلەمان نایکا بەڵام هێزە ئۆپۆزیسیۆنەکان بە دەرەجەی دوو جاوەش بە پێی حەجمی کورسی هەر هێزێکی سیاسی حەجمی کورسی زیاترە لەوانی دیکە ئەوە تەحملی مەسئولیەتەکەی زیاترە بەس ئێستا باس لە کۆبوونەوەی پارتی ویشتیش دەکرێت ئەمڕۆ سکرتێری مەکتەبی سیاسی پارتی باسی لەوە کردبوو لەبەر ئەم هەڕەشانەیە یاخود نەرمینوانێکێ لە نێوانیان وڵی من مقابلەکەی بەڕێز کاک فازلم بینی ینی قسەیەکی سیاسی ناکە ئەو بەڕێزە چونکە ئەوە مەسلەیە ئەو قسانەی کە ئەو کردی لە بەرامبەر یەکێتی نیشتیمانی و هاوسەرۆکیەکێتی نیشتیمانی زیاتر استیفزازی بوون تا ئەوەی حەلی قەزێکە بکات چونکە تۆ کە سەرۆکی حیزبی و ئامادەی لەگەڵ حیزبێکی تر دانیشی ئیترەوە سەرۆکی حیزبە ینی بتەوێ نەتەوێ هاوسەرۆکیش بێ ئەو نوێنەری و حیزبێ و حیزبە قوڵیانە بە سەرۆکی حیزبێتە تۆ خۆتە لێ بووەتە نازانم شتێک و لە برجی عاجیا سەیری خەڵکەکەی ئەوە لە واقعی سیاسیان ناڕۆ ئەمڕۆ واقعی سیاسیە تۆ کە ئامادەبووی لەگەڵ هێزێکی سیاسیان مامەڵەت کرد ئیتر ئەو هێزە سیاسیە مەسەن دەوای نوێنەرەکەی ئەو نەفرێکی سادت بۆ نێرێ ئامادەی دانیشی لەگەڵ ئامادەنی دانیشی کەس زەختی لێ نەکردووی شروعی پارتی لە ئێستادا شروعی پارتی لە محلی قووەوە دەرناچێ لە محلی ناڵێم زۆعفۆ دەرچێ بەڵام مادەم مبادرەکە هی پارتی بێ بە پارتی مەرجەکانی ئەو لایەنی بەرامبەر قبول بکە بۆیە لەسەر سەر و کۆمار شتێک یەکێتی تا ئێستا توانیوێتی لە بەرامبەر فشارەکانی پارتیە خۆی ڕاگرێت کە ئەوە جۆرێک لە تۆکمەیی بۆ یەکێتی با بڵێن گەڕاندۆتەوە و ئێستا پارتی پێویستی بە یەکێتی هەیە یەکێتی پێویستی بە پارتی نییە چونکە یەکێتی بچۆتەوە هاوپەیمانیەی سولسی معتەڵ وڵێ سەر و کۆماریە بێت لە من بێ یا نایڵین کۆبنەوەی پەرلەمان دروست بێ ئەوە پارتیە پێویستی بەوە هەیە کە لەسەر سەر و کۆمار سڵح بکە بۆ چونکە دوای هاوپەیمانەکانی ئەو سەرۆکی پەرلەمانەکە کە سونەکان و حەلبوسیە پۆستی خۆیانیان بەدەستێنەوە ماوە تۆ پۆستەکانی پارتی و تیاری سەدری بۆیە تیاری سەدری لە ئێستا گەر گلەیەکێ بێ گلەیەگەڕ ڕوو لە پارتیەکە بۆ یاڵێ تۆ بوویتە تەعەرقەلە کە مەلەفی سەرۆکایەتی کۆمار حەل نابێ ئەگینا مەلەفی سەرۆک کۆمار حەل ببێ ئیتر مەلەفی پێگەێنانی حکوومەتە و زۆرینەی ناو پەرلەمان ئەو سێ هێزە زۆرینەی ناو پەرلەمانیان هەیە یاسا بە کەیفی خۆیان تەمریرەکەن گۆڕانکاری ئەکەن وەزیر کیان بوێ لایەبن کیان بوێ دایەنێن
بۆیە معرقلی ئەساسی ئێستا حتا تیاری سەدری پارتی بە معرقلی ئەساس زان لەو قەزیە چکە یەکێتی ئەڵێ سەرۆکۆمار کاتی خۆی هی ئێمە بۆ ئێسشدا کۆکیەکەین لەسەرەوە کە نامانداتێ مەژ ئامادەنین و بوونەتە بەشێک لە سولسی معتەڵ کە خۆیان پێڵێن سولسی زامن باشە بەس سکرتێری مەکتەبی سیاسی پارتی ئاماژەی بە خاڵێکی گیری نەکردووە دان پێدانەکە دەڵەگەر پارتی ویکێتی دەست لە داهات هەڵگرن بەشی بودجە و موچەش دەکا ینی چەند پارتی ئەمە ئەزانێ چەند کەسی پارتی و قیادەی پارتی ئەم قەزیە ئەزانێ ئەمە بیڵێن یانێڵێن هەمووان ئەزان و داتاکان ئەوەن کە مانگی پێشوو ملیارێک و 128 میلیۆن دلار هاتوۆتە داهاتی نەود هەبووە ئەنجامە کاکفازل بیلێ یانێڵێ خەڵکی هەرێم ئەزانن کە داهاتێک هەیە لە هەرێمی کوردستانە ئەو دوو حیزبە باڵادەستەیە پێکێنەرانی حکوومەت هەموو ئەم داهاتە تەخشان و پەخشانەکەنەوە تا موچەی هاوڵاتیانی فەقیر نادرێ یا تەخیرە بێ بانکەکان پارەیانتیانە بۆیە هەموو خەڵک بزانێ کە داهاتی هەرێمی کوردستان هێزە باڵادەستەکانی پێکێنەری حکوومەت تەخشان و پەخشانیەکەن و بە شێوەیەک هەنێکی بەهدەرە بن هەنێکی لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە ئەڕاتە حساباتی حیزبەوە باشە بەس ئەگەر ئێستا نەوت سەروی $100 ئەمڕۆ $107 بوو بڵین هیچ پاساوێکی ئێستا موچە بەم شێوە پێ ئەوە 200 میلیارەکەی بەغدا دوێنێ گەیشت قسەمان زۆر لەسەر ئەوە کردووە کاک حەکیم تەبەنەوە قسەی کە کراوە 200 میلیارەکە گەیشتووە تا ئێستا دقیق نییە بۆ معلوماتی بەڕێز و بینەرانی چونکە نەگەشتووە من ناڵم نەگەیشتووە معلوماتیش نادەم لەو بارەوە ناژڵی گەشتووە معلوماتیش نادەم لەو بارەوە چونکە ئەوەی ئەو معلوماتی داوە بە شێوەیە لە شێوەکان بۆەوەی بڵێ تا ئێستا ئەوان ڕۆڵی کاریگەریان هەیە لە حکوومەتەوە تا حکوومەت پارەیان بۆ نێرێ مەبەستی ئەوە بۆ ئەگینا نازانێت گەیشتووە یان نەگەیشتووە دڵنیاتەکەم و چونکە معلوماتی تر هەیە لە گەیشتن و یان نەگەیشتی یا ئەسڵەن هاتبێ ئەمە هاتووە مانگی پێشواتەوە پێشودراتەوە لە ساڵی 2022 چەند و 100 ملیاری هاتووە من نایڵم معلوماتەکە بەڵام هەندێک معلومات زۆر جار هێزێکی سیاسی کە تەرحێکا بۆ ناو ڕاگەاندن تەنیا مەبەستێتی بڵێ ئەوە تا ئێستا ئێمە بەهێزین و 200 ملیارەکەمان بووە ئەگەر 200 ملیارەکە هاتووە کوانەتایژی تا ئێستا موچە نەدراوە لە سلێمانی زۆرێک لە وەزارەتەکان بەشێکی مانگی 4 وەرەگرێ بەشێکی مانگی 3 ئەوە پەیوەندی بە داهاتی ناوخۆی سلێمانی و لێرەوە هەرێمی کوردستان ئەگەر هەرێمێکە جاوە خەڵکی لەسەر تاوانبار نەکەن ئیتیهامی خەڵک نەکەن کاوە کە بڵێن هەرێم قوارەی هەرێم لە دەسەچێوانە ئەوان قوارەی هەرێم ئاوایان لێ کردووە خەڵک 100 خۆزگە بخوازێ بە دوو ئیدارەی خەڵک 100 خۆزگە بخوازێ بەوەی کەوا نەوتمان نەبوایە لەژێر دەستی بۆ خەڵک پێشوازی کرد لە قەراری محکەمەی ئیتیحادی لەبەرەوەی قەناتی وایە متەنەفسێکە بەشکم عێراق و نەوتە بگرێتە دەست و دوجار تا ساڵی 2013 چۆن پارەی نادۆ ئاوا بینێرێ یانی یەکێتی و پارتی خەڵکیان وا لێ کردووە کە حەزەکەن هەرێم هیچی نەبێ چونکە ئەڵێن ئەگەر لە هەرێمان نەبێت لە دەستی غەیری هەرێما بێ لەوانەیە باشتر بێ بۆ چونکەڵێن لە 2005 بەدواوە تا 2013 $108 میلیارد هاتوۆتە هەرێمی کوردستانەوە بەس ئێستا حکوومەتەوەکو ئیفلاسی کردووە لێرە لە کوردستان وەڵی کاک حەکی من زۆر ئەوە متوەکە ئەوە حکوومەت نییە ئەوە سوڵتەیەکی جۆرێک لە سوڵتەیە لە هەرێمی کوردستانە بەهێزی چەک و هێزێکی داپلۆسێنەر کە ئەمڕۆ لە دادگاوە زۆر بەوازەحی ئەوانەی کەوا لە شیلاتزێ دادگایی کران پێنج جۆر تازیبیان لە دژ بەکارهێنراوە ئیتر کاک حەکیم کامەیە حکوومەتە ئەو حکوومەتە کامەیە کە نەتوانێت خەدەمات تەقدیم بکە ئەو حکوومەتە کامەیە کە ڕێز وزەراکەی لە بەشێکی توانای گۆڕینی نەقلکردنی فەڕاشێکی نییە جێگرەکەی توانایە لە زۆنەکەی بەرامبەری توانای نەقلکردنی ئەوەی نییە ئەو حکوومەتە کامەیە کە نتوانێت خەدا ئەو حکوومەتە کامەیە کە هەموو جێشی دنیا بێ ناتوانێت ڕێی لێ بگرێ ئەو حکوومەتە کامەیە کەوا لە زیاتر لە 50 داهاتەکانی هەرێم و نەبێ ئەو حکوومەتە کامەیە کەوا دەرەکەوێ سەرمایی هەرێم براوەتە میامی و لەوێ مڵک و ماڵی پێکراوە بۆ خێزانەکانیان باشە دوای ناوبرە خسەرە سەر دەست پێش بڵین ئەوەی سەدرج دەکەین بۆ ماوەی مانگی دەبێتە بڵین ئۆپۆزیسیۆن بەس یەک پرسیاری تر سەبارەت بە یەکێتی جۆرێک لە دووفاقینە لە نەوت
ئایاوان هەر من زوو ئەوە وتووە یەکێتی مەسەن لە هەموو مؤتەمەراتی تاقا جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆکی حکوومەت دەچن بۆ دوبەی بۆ مؤتەمەری تاقا ئەچنە ئەوروپا ئەگەڕێن لەو لای شۆ لێرەوەڵێن نەخێر نەوت نایڵین بە دەردی غازیش نایڵین بە دەوردی نەوت بڕوە ئەو حکوومەتە ئەگەر رازین پێ ئەمە چەند جار پارتیش پێی وتون ئەگەر ئەوەندە نیگەران لەو حکوومەتە فەرمو ئەوە ئەرزوەوە گەز بکشێنە لەو حکوومەتە و ئیداری منطقی خۆتان بنەوەتان ئیداری منطقی خۆیانیان پێ نادرێت بەڵێ دووفاقیە من لە زۆر شوێن وتومە و لە ناو کەناڵی خۆشیان وتومە فەشەلی ئیداری یەکێتیە لێرە کە ناتوانێت ئیدارەی سلێمانی بەش ئیدارەی گەرمیان و پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی ئیدارە بە ئەو داهاتە ناو خۆیانە بۆ کوێشن کاک حەکیم کە منطقە لە سەردەمی پێشوە داهات زۆرتر بوو بێ لە کاتی کۆرۆنا داهات زۆرتر بوێ لە ئێستا ئەو داهاتانە لە کوێن بۆ کوێ ڕۆیشتون کێ تەحەکومی پێوەکە زۆر وازەحە کە فەشەل یەم منطقەیە لە ئەستۆ یەکێتی نیشتیمانی کوردستانەیە. باش سوپاس دەکەم دوای ناوبڕ خسرە سەرەوەی سەدر بۆ ماوەی مانگەی دەبێتەوە پۆسیۆن قسەی لەسەر دەکەین بەڵێ بینیرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لای. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ بەرە داگیرسێنە. ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دەێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقیب بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دەێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەێنرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ دینیە هەندی نییە چپسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بینە سەرپێکێنانی حکوومەت ئەو بۆچی چەقی بەست و حەوت مانگە و سەدرێش دوێنێ تویتی هەبوو ئەمڕۆ شەروتاریە بوو وتی بۆ ماوەی مانگێک دەبنە ئۆپۆزیسیۆن چی ڕوودا بڵین دوایە؟ وڵای بڕیاری ئۆپۆزیسیۆنی مانگی ئەمە نازانم لە خۆی سەید موقتەدا باس لەوەیەکە خەلتەت عەتاری قبوڵ نییە بەڵام خەلتەت عەتار لای خۆمان پێ بڵێن قوتوی عەتار بەڵام معارەزە بوونی مانگێک لە قوتوی هیچ عەتارێکان نییە لە عەتاری سیاسیە معارەزە بوون بۆ ماوەی مانگێک نییە. ئەگەر پێناسەی معارەزە پێناسە سیاسیەکەی بکرێ بریتە لەو هێزە سیاسی کە ئامادە نییە بەشداری حکوومەت بکە و لەناو پەرلەمانە معارەزەی سیاسی ئەوان چۆن معارەزەکەن ئەگەر بڵێم هەموو حکوومەتەکە لە کازمیوە تا ئاخر ینی بە شێوەیەک لە شێوەکان ئەمین عامی مەجلیسی وزەرا سەدریە وەزارەتی سەحە وەزارەتی کارەبا سەدرین
وەکیل وەزیرەکان ئەگەر لە وەزارەت هەیە وەزیر سەدری نەبێ وەکیل وەزیر سەدریە ئەگەر وەکیل وەزیر سەدری نەبێ دوان یا سیان یا چوار لە مدیر عامە زۆر گرنگەکان سەدرین کەواتە حکوومەتی عێراق ئەگەر لە ئێستادا باسی بکەین لانی کەم لە ساعت 40 سەدریە بۆیە با ئەو لە ساعت 40 سەحب بکاتەوە لە ناو حکوومەتە و لە ناو ئەجیزە تەنفیزیەکانە اینجا باسی معارەزە بوون بکات چونکە ناکرێ معارەزە ئەوە لای خۆمان هەمیشە ئەوترێ قاچێکی لە معارزەی و قاچێکی لە دەسەڵات ئەوە هەمان ئەو شێوازەی کەوا مەسن لە فترێک لە فترەکانە هێزەکان ئەو هێزە بەشداربووەکانی حکوومەتی کابینەی پێشووتر بوو کە هەم لە حکوومەت بوون هەم معارەزەش بوون لە ئێستادا یەکێتی ئەو ڕۆڵەیە بینێ بە یعلامەکەی معارەزەیە و بە وجودەکەیشی لە حکومایە بۆیە بەشداری نەکردن و معارەزە بوون بۆ ماوەی مانگێک لە ئەدەبیاتی سیاسیا وجودی نییە پێم سەیرە ئەم تەرحا فعلەن پرێزبا و پەیمانەکانی دەکات لەو تویتانە لەو تانەی ئەمڕۆ جوتاری هەبوو ئەوە شتێکی زۆر خۆشی بیر هێنامەوە ئەمیست ئەوە بڵێم ینی تۆ سەیری پارتی دموکراتی کوردستان بکە لەگەڵ حەلبوسی ڕاستە حەلبوسی و سنە لە ئێستادا تازە جۆرێک لە هەناسەیەکیان هاتۆتۆ بەبەرە کاتوان گەمەیەکی سیاسی بکەن ئەگینا سنە لەوە پێش لە هەموو کابینەکانە ڕۆڵێکی ئەوتۆیان نەبوو بەڵام مەبەستم لە سەیری پێگەی پارتی دموکراتی کوردستان بکە لە هەرێم و لە بەغدا پێگەی پارتی دموکراتی کوردستان لە هەرێم بە شێوەیەک لە شێوەکان نەخشەدار ڕێژەری سیاسەتە مەسەن کاتێک کە پەرلەمان پێک دێ حکوومەت پێک دێ وەزارەت پێک دێ هەموو بەڵام لە بەغا بۆتە جۆرێک لە تابعی سەدر کە سەدر بە توێت ئیدارەی عێراقەدا ئیدارەی سیاسەتی عێراقەکە پارتی و حەلبوسی تەنابوونەتە ئەوەی مجرد بەیاننامەی بۆ ئیمزا بکەن ئەو هەر بڕیارێکدا ئەمان بەیاننامەکانی بۆ ئیمزاکەن وەکو دەروێشیان ینی جۆرێک لە تەبعیەت دروست بووە ئەمە تەبعیەتێکی ناوخۆییە کە دروست بووە کاتی خۆشی ئەبوایە بیان زانیایە چکە ئێمە کە مناقەشەمانە کرد لەگەڵ ئەو برادرانە زۆر جار ئەومان پێوتن کە ئێوە ئایا توانای ئەوەتان هەیە تەعامل لەگەڵ ئەو ئینفیرادەی یا ئەو تاک ڕۆیشتنەی لە مستەڵحی سیاسیا پێوترێت ئەو تاک سەربەخۆیی خۆسەریەی کە سائرون هەیەە ئێوە تەحملی ئەەکەن یاتوان لەگەڵەوات مامەڵە بکەن ئاەت هەوڵەدەین و وعدمان لێ وەرگتون کە هیچ شتێک بەسەر بەخۆ نەکەن ئەوەتانەوە چەند جارە مقتەدا سەدر تەجمیدی عملی سیاسیەکەمان بەیاننامە دەرەکەن لەگەڵینی ئەوڵێ مانگێکە بین بە ئۆپۆزیسیۆن ئەمان ناچارە بێ بڵێن لەگەڵینی بۆیە یەکەم ئەمە لە خەڵتەی عەتاری سیاسیان نییە ئۆپۆزیسیۆن بۆ ماوەی مانگێک بەڵام ئەمە مناوەرەیەکی سیاسی مقتەدا سەدرێکە ئەو مناوەرە سیاسیە مناوەرە سیاسیەکە بەرەو ئەوە ڕواکە پەرلەمانی تر نەتوانێن نە سەرۆکۆمار هەڵبژێرێ نە حکوومەت و محکمەی ئیتیحادیش ئەو بڕیارەی دا کە حکوومەتی کاربڕێکەکە ناتوانێت هیچ پرۆژه یاسایەک بنێرە بۆ پەرلەمان کەواتە حکوومەت شەلە لێنێ پەرلەمان مەشلولە ئێستا هیچ چینێک ناتوانێت بکە چکە پەرلەمان کۆ بێتۆ دوو ئیشی هەیە پەرلەمان تەشریعەکە لەگەڵ متابعی وەزارەت و ئەجیزە تەنفیزیەکانە قەرارەکەی محکمەی ئیتیحادی ئەڵێ ئەم حکوومەتە بەرپرس نییە لە بەرامبەر ئەم پەرلەمانەوە نانیشتوانێ هەڵی وەشێنەوە بۆ چونکە لاسڵا باڵوەشاوە دانراوە بۆیە ئەم پەرلەمانە ناتوانم محاسبەی ئەم وەزیرانە بکات لەم حکوومەتە کەواتە ئیشی پەرلەمان لە ڕووی متابعی تەنفیزۆ هیچ نییە و هیچ نییە بیکە خاڵی دووهەمیان بریتە لە تەشریع ئەگەر محکمەی ئەگەر حکوومەتی ئێستا نەتوانێت قوانین بنێرێ بۆ پەرلەمان تەشریع لەسەر چیەکەن تەشریع بێ سەرۆکایەتی کۆمار هەندێک قانونیان بۆ بنێرێ سەرۆکایەتی کۆماریش ئێستا بەشێکە لە هێزە سیاسیەکەی دیکە کە ناویان سورسی معەتەڵە بۆیە ئەمە سەرە کێشێ بۆ ئەگەرێک کە ئێستا باز لە هەڵوەشانەوەی پەرلەمان نەکرێ کە من مەقالێکم نووسی بوو پێش فترێک داخوازەکانی چوارچەوەی هەماهەنگی لە پشت پەردەوە کە لەو ڕۆژەوەی کەوا لە ئینتخاباتە شکستیان هێناوە لە هەوڵی ئەوەدان چۆن فرسەتێک دروست بێ ئەو شکستە نەیەڵن بەسەریانە بڕوا و 2000 هەڵۆشانەوەی پەرلەمانی لێ بە ئەنجام بێن بۆیە محکمەی ئیتیحادی لە خاڵێکە باز لەوەکە هەمواری یاسای هەڵبژاردن ئەبێ بکرێتەوە بۆی هەڵبژاردننی داهاتوو بەم یاسایە نەکرێت پەیوەندی ئەو وتارەی سەدر ئەتوانم بڵێم پەیوەندیەکی هەیە بە ئینتخاباتی لوبنانیەوە چونکە کە نەتایجی ئینتخابات دەرچوو هەندێک ئیشکالات دروست بوو
ئەگەر یەک هەبوو یا قسەیەک هەبوو کە تا ئینتیخاباتی لوبنان نەتائجی دەرنەکەوێ حکوومەتی عراقی تشکیل نابێ یا مەلامحی حکوومەتی عراقی دەرناکەوێ بۆ چونکە ئەگەر سیر بکەی پێگاتەی عراق و پێگاتەی لوبنان تقریبا لە ڕووی محور بەندیوە هەمان قەزی عراقیانەیە لە عراق دوو محورەیە محورێکیان نزیکن لە ئێران محورێکیان نزیکن لە تورکیا و ئیمارات و ئەوانی تر ئەمان نزیکن لە ئێران با بڵێن محورەکە رووسی سینی ئێرانیە ئەوی دیکەیش ئیماراتی قەتەری ئیماراتی تورکی بریتانی ئەمریکیە و هەندێک دووەلی خلیجیش دێ لوبنانیش هەمان کێشەی تێ بۆیە نەتایجی انتخابات ئەمڕۆ دەرکەوت کە حیزب الله و هاوپەیمانەکانی نەتایجیان زۆر دابەزیوە بۆیە تەحالفی سولاسی بە شێوەیەک لە شێوەکان و ئەوانەی پشتگیری لێەکەن دیارە وادی خۆیان بەدەستێنا و ئیشیان لەسەرەوە کردووە کە لە لوبنانیش بە هەمان شێوە ئەصدقای ئێران بە قسەی خۆیان یا محوەری ئێرانی یا محوەری مقاومەت کە ناوی لێنرێ ئەمانە لاواز بکرێت لە بەرامبەر محوەرەکەی دیکە بە بڕوای من ئەم وتانەی ئەمڕۆی بەڕێز مقتەدا سەدر پەیوەندی بە نەتایج انتخاباتی ئەوە هەبوو پەیوەندی بە قەراری محکەمەی اتحادیەوە هەبوو لەسەر ئیلغاکردنی قانونی دامی غیزایی چونکە سەدریەکان با بڵێن پشتیان بەستە بوو بە عەرەبی یعولون لەسەر ئەو قانونەی کە 35 تریلیۆن دینار قانونی موازنە نابێ چکە حکوومەت پێک نێنراوە لەبری قانونی موازنە من لە بیدایەتی قەرارەکان نووسیم لەبری قانونەکە نووسیم الحکومە تتحایل على البرلمان جۆرێک لە فێڵیان کردبوو کام قانونە دوجار دەرکەوت نەخێت ئەمە مەشروعی سەدریەکانە و لە پار سەدریەکانە حکوومەتی هەرێم ئیسفادەکە و سونەکان ئیسفادەکەن کە نزیکەی 1.3 تریلیۆن دینار 3 میلیارد دلار بۆ ئەو دوو منطقەیە ئەنێرێت لە ڕێگەی ئەم قانونە ئەم قانونە ئەویست هەرچی مەشاریعی متەلەکی هەیە لە وەسەط و جنوبە دووبارە بیخەنەوە ئیش بۆ ئەوەی بە جەماوەر و بە شەقامی عراقی بە شەقامی شیعە بڵێ ئەگەر ئێمە حکوومەت پێک بێنین ئاوا مەشاریع خەینەوە بۆیە بە شێوەیەک لە شێوەکان محکەمەی اتحادی ئەو فرسەتەی لە دەستیان نێڵە سەبارەت بە حکوومەتەکەی کازمی کە دادگاوتی حکوومەتێکی کاربڕێکەرە لە وەڵامی پرسیارێکی سەرۆک کۆماری عراق ینی ئێستا هاوپەیمانە سێ قۆڵەکە لەگەڵەوە دابن کازمی بمێنێتەوە ینی تعاملیان لەگەڵ کازمیە کرد وەکو ئەمری واقع و وایشیان لێ کردبوو کە بمێنێت چونکە باسم بۆ کردی لە سا چلی ئەو حکوومەتە عایدی سەدریەکانە لە سا 20 عایدی سونەکانە نزیکەی لە سا 15 عایدی کورد بوو بە وەزیرەکانەوە کەواتە 20 لەگەڵ 15 ئەوە 75 لە سا 75 ئەم حکوومەتەی ئێستا هەیە عایدی تەحالوفی سولاسیە لە سا 25ەکەی کە تەوزیع بێ بەسەر هێزە سیاسیەکانی دیکە بۆیە ئەوان ئەگەر ئەو حکوومەتە هەر ئاوا بەردەوام بواە زۆر لایەن ئاسایی بچکیان توانی قانونی پێتەشیع بکەن وەزیرەکانی هەر وەزیرێک کە سەر بەو سێ تەحالوفە نەبووە یانتوانی بیگۆڕن بۆیە محکەمەی اتحادی ستۆپێکی پێکردن دوجار دەسەڵاتێک مابێت لە عێراقا کەوە جێگەی ئەمەل بێت چونکە لە ئێستازان مؤسسەی تەشریعی فعالە نەمؤسسەی تەنفیزی فعالە تەنیا فعال بێ و جۆرێک لە احترامی خۆی گرتوێ مؤسسەی قەزاییە کە لە ئێستەوە پێشتر پارتی دیموکراتی کوردستان کەوتووە قسەکردن لەسەر دەستوری محکەمە و نادەستوریەکەی لە ئەم ڕۆژدا پەرلەمانتارێکی سەدریەکان مەهەدووری باز لەوەکە کە ئەبێ محکەمەی اتحادی بگۆڕن تەمان محکەمەی اتحادی یاساکەی ئەکرێت تعدیلیکەن ئەگینا محکەمەیەکی تازە دانان و بەپێ ئەوەی لە ناو دەستورە هاتووە پێویستی بە سولسەین هەیە دیسان سولسەینیان دەست ناکەوێت بۆیە ناتوان محکەمەیەکی اتحادی ئەوەی لە ناو دەستورە هاتووە ئەگینا تعدیلی قانونی محکەمەی اتحادی و گۆڕینی ئینەکانی ئەتوان قسەی بڵین ناونانی حکوومەتەکەی کازیم بە کاربڕێکەر بۆچی بوو چکە ئێستا دەڵێن دەتوانێت پرۆژە یاسا پێشکەش بکەن ناوەخۆ نظام داخلی دانانی یعنی نظام داخلی حکوومەتەکەی کازمی و حکوومەتەکانی پێشخۆی و لە دەستورە لە مادەی 64 دەستورە زۆر وازع باس لە حکوومەتی کاربڕێکەرەکە حکوومەتی کاربڕێکەر لە دوو حاڵەتا دروستە بێ کۆتاهاتنی خولی پەرلەمانی ئیتر حکوومەتەکە ئۆتۆماتیکیە بێت تاوان لە ناو دەستورە حکوومەتی کە هین نییە کاربڕێکە نییە تەیسیر ئەعمالە ینی ئیشی ڕۆژانەی حکوومەتە لە دوو حاڵەتا دێ یا بێ پەرلەمان سولسێکی دەوای هەڵۆشانەوەی پەرلەمان بکە
کەوەی تر ئەبێتە حکوومەتی کاربەڕەکە یا مدەی دەورەی انتخابی کۆتای بێ لەم هەردوو حاڵەتە حکوومەتەکەی کازمی بۆتە حکوومەتێکی تەیسیر ئەعمال بەڕێکردنی کاری ڕۆژانە لەناو نظامی داخلی حکوومەتەکەی کازمیان مادەی 42 هاتووە ئەڵێ حکوومەتی تەیسیر ئەعمال ناتوانێت مەشروع قوانین بنێرێ بە دلیلی ئەوەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی موازنەی 2020 نەتوانی بنێرێ وتی لەبەرەوەی پێش هین ئیستیقالەی کرد کە ئیستیقالەی کردیتر نەتوانرا حکوومەتەکە بەکار ئەو پرۆژه یاسای کڕەت کرایەوە پرۆژه یاسای پاڵپشتی خۆراک زیانی هەیە یاخود لە ڕووی پرەنسیپی حکومیوە زیانی هەیە هاوڵاتی وەکو نە بۆ هاوڵاتی نا هەرێمی کوردستان ئیسفادەیەکە کرد سونەکان منطقەکان ئیسفادەیەکە کرد بەڵام عێراق لە سکەی دەستوری لادا مەسەن ئیتر ئەبووە ئەوەی کەوا ئەمە ئەبووە ڕێتمێک هەموو حکوومەتێکی کاربەڕێکەر قانونی ئەنار تەشریعاتی ئەکرد بە کەیفی خۆی پارەی سەرف کرد و قەرارارێدا کەمە لە دنیا شتی وان نییە کەواتە ئەمە لە ئەساس و مخالفەیەکی دەستوریە بەڵام فعلەن ئەو سێ هێزە سیاسیە بەکار ئەهات بۆ ئەو سێ هێزە سیاسیە لە بەرامبەری هێزەکانی دیکە ئەگینا نا ئەوە خاڵێکە لە ڕووی ئەرزی واقعۆگەر بە گەندەڵی نەڕۆشتایە خەڵکی ئیسفادەیە کرد بەڵام لە ڕووی ئەوەی ئەم داهاتی هەموو عێراقیەکانە ئەبێ بەکار نێنرێ بۆ قەزایە سیاسی و دووریش لەوە نییە کە هەمومان نەزانانی و هێزە سیاسیانە کۆمەڵە سەفقاتی ئەوەی پێکەن کە قەرەبووی ئەو مەسروفە بکاتەوە کە لە کاتی انتخاباتە سەرفیان کردو و ئەوەیشیانە کرد بە بەدیلی موازنە چونکە حکوومەت بەبێ موازنە کاک حەکیم بۆ معلوماتی بەڕێست و بینەرانیش لە کەنەدا هەر حکوومەتێک نەتوانێت لەو ساڵە موازنە پێشکەش بە پەرلەمان بکە و حکوومەتە دانرێ بە حکوومەتێکی دەست لە کار کێشاوە یعنی موازنە ئەوەندە گرنگە لە ناو حکوومەتە هەر حکوومەتێک تەبەن بۆ قیاسە وایە 10 ساڵە حکوومەتی هەرێم هەڵوەشا بوویەوە چکە لە 2013 موازنەی نییە باشە بەزۆکو کوت لە ئێستا سوارچێ هەمانگی شعەکان یاریەکەی بردوێتەوە یاخود یاریەکەی نەبردوێتەوە ینی بۆ ئەوی منصف بن ئیدارەی سراع تا ئێستا لە بیدایەتی انتخابات ئەگەر ملاحەزە بکە ئیدارەی سراع لە دەستی تەحالوفی سولاسیەکە بوو ئینقاذ وەطن بەڵام لە دوای بڕیارەکەی مەحکەمەی ئیتیحادی بە تایبەتی ڕەتکردنەوەی بەڕێز وەشار زێباری دوایی ئەوەی کەوا ئەو بڕیارەی لە پەرلەمانە درابوو کە ئەتوانرێ سەرکۆماری تر خۆی کاندید کە هین مەسەلێکی عەرەبی هەیە القش الذي قسم ظهر البعير ئەو تەڵەپوشەی کە پشتی حشتەکەی چەماندۆ بریتی بوو لەو قەرارەی مەحکەمەی ئیتیحادی کە دەنگدان بەسەر کۆمار سلسەین ینی 220 ئەندام زیاد پشتی هاوپەیمانی شکان کە ئەوە وای کرد کە لەو دقەیەوە ئەو بڕیارە دەرچوو ئیدارەی سراع ئێستەشی لەگەڵا بێ لە دەست ئیتاری تەنسیقی و هاوپەیمانەکانیانە بۆیە مقتەدا سەدر ئەم قەزیەی ئیسارە کردووە بۆ ئەوەی ئەگەر لە دوای ئەم مانگە دەوای هەڵوەشانەوەی پەرلەمانی کرد بۆ ئەوەی بە شەقامی عراقی بڵێ ئەوە ئیتاری تەنسیقی و سولسی معەتەڵ بوون ئێستا پێیانەوە سولسی معەتەڵ سولسی معەتەڵ بوون کە ڕێگەیان لە پێگەێنانی حکوومەت بۆیە ئەوێ ئیستیسماری مە بکە ئەم فرسەتە بقۆزێتەوە لەژێر ئیدارەی سەراکە لە دەستی ئیتاری تەنسیقی دەبێت بەزۆکو هاوپەیمان سێخۆڵێک ئێستا هەر وەکو سەرەتا ینی تۆکمەیە یاخود تا ئێستا بڵێ تا ئەندازەیەکی زۆر باش پارتی و سەدرەکان زۆر تۆکمەن و بە هیچ شێوەیە سازشیان نەکرد وا دیار بوو سونەکان ئامادە بوون لە تەحالفی سولاسی بکشێنەوە داوای یەک قەزیان کرد بوو ئەویش زەمانە زمانی ئەوەی کە حەلبوسی وەک سەرۆک بمێنێ ئەو زمانیان نەدانێ بۆیە لە ئێستادا بەڵێ تەحالفی سولاسی تۆکمەن و هەرسێکیان بەیەکەوە نەک تۆکمەن بە قسەی من هەر مقتەدا سەدر وەکیلی هەرسێکیان و بەناوی هەرسێکیانەوە بڕیارەدەوە ئەمانیش وتوانە زۆر باشە ئیشەکان لە باشیار باش ئەیوەکو ئەو بڕیارەی دادگا سەبارەت بە مەشعان جەبوری کە پەرلەمانتاری سیادێ دووری خستەوە وتی بڕوانامەکەی ساختە بووە ئەم قەزیە تازە نییە ئەم قەزیە دوو جاریکە لە پەرلەمان کاتی خۆی مشعان ئەم قەزیە بۆ هین بوو لە سووریا و شادەیەکی هێنا بە شێوەیەک لە شێوەکان ئەمە سراعی ناو ئەهلی سنەکان سراعێکی زۆر قێزەونە یعنی مەسەن ئەو هەموو سراعە لە بینی مقتەدا سەدر و ئیتاری تەنسیقیە هەیە بۆ معلوماتی بەڕێز 16 احتیاتی
یەکەمی ئیتاری تەنسیقی 16 احتیاتی پەرلەمانتار ئێستا ئیتاری تەنسیقین یان ئەگەر هیچیان تا ئێستا سکاڵیان تۆمار نەکردو بۆ ئەوەی کەسێک لابەرێ ئەوڕە بەڵام سراع لە ناو سونە لە هین لە با بڵێن لە سوارچەوە ئاکاری ئەخلاقە سیاسەکە چێت دەرەوە هەموو جار ینی ئامادەن مەسەلەن کەسێکی سیاسی وا دیارە لە مەسایلی قماروانە هینی هەبوو ڤیددیۆی هەبوو ینی بە سەدان هزار دۆلاریانەدا بۆ دەستکەوتنی ئەو ڤیددیۆی بۆی تەسیر بکەن زۆرێک لە شکاندنی کەسایەتیان هەیە سونەکان بەو شێوەیە شیعەکان تا ئێستا پەنایان نەبردوتە بەرەوە بە کورتیە هیچ چڕوودا مادەم حکومت پێگنێت من بەڕاستی ترسیەوەم هەیە لە دوو خاڵ بەدەرنیە ئەگەر هەڵبژاردننی پێشوەخت ئیعلان نەکرێ یا بەرەوە ئاقارە نەڕوا ترسیەوەم هەیە بە تایبەتی دوای ئەوەی کە حیزبوڵای لوبنانی و هاوپەیمانەکان شکستیان هێناوە دەست برێ بۆ زەبر و زەنگ لە ناوخۆی عێراق چ لە ناوخۆی عێراق چ لە ناوخۆی لوبنانە چونکە ئەم هێزانە قبوڵی شکستیان نییە ئێمە ئەزانین لە عێراقا جۆرێک لە تەزویر کراوە و جۆرێک لە نفوذ بەکارهێنراوە بەڵام تا ئێستا لوبنان نازانم بە تایبەتی باشیان خراپەگەر ئەوە دروست بێ وڵات زۆر خراپە چونکە ئستقراری عێراق بۆ هەمووان باشە تێکچوونی عێراق چونکە ئەوە وازح بێ لامان کە ئەگەر چەند خلافە بێت لە نێوانە و هێزە شیعیانە لەوانەیە دەستیان نەچێتە یەک بەڵام حەلقەی زایف هەیە کە ئەویش سەبەبکاری ئەو ئینشقاقە کێیە ئەوان ئەڵەن کورد و سوننەیە بۆیە ئەگەر دەستیان نەچێتە یەک لەبەر بوونی مەرجعیەت و تەحریمی خوێنی یەکتر ئەوە ئاساییە دەستیان بچێتە لایەنەکانی دیکە سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزمەوە سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ خۆش